ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت نەک تەنها حکوومەتەکان بەڵکو خەڵک و بیزنسەکانیش بەرپرسن لە پێشگرتن بە بڵاوبونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دەتوانین بەر بە داخستنە سەرتاسەرەکان و داخستن و کۆت و بەندەکان بگرین گەربێت و هەر کەسێک لە ئاستی خۆیدا بەرپرسیار بێت. ئەو بڕیارانەی کە ڕۆژانە دەیدەین سەبارەت بە پاراستنی مەودای کۆمەڵایەتی لە قەڕەباڵغیدا، سەبارەت بە خۆلادان لە شوێنە داخراوەکاندا بۆ ماوەیەکی درێژ، سەبارەت بە دواخستنی هەندێک لەو کۆبوونەوانەی کە ڕەنگە بمانەوێت. ئەمانە ئەو قوربانیانن کە دەبێت هەمومان بیدەین. ڕێکخراوەکە دەڵێت لە کۆی هەموو ئەو حاڵەتانەی کۆڤید کە تۆمار کراون لە هەفتەی ڕابردوودا لە سەدا 46 لە ئەوروپان. گومان لەوەدا نییە کە هەرێمی ئەوروپا سنتری نەخۆشیەکەیە لە ئێستادا. جوڵە و هاتوچۆیەکی ئازادانەی زۆر هەیە و لەبەر ئەمەشە لەوانەیە پێویست بە داخستن و سنووردارکردنی هاتوچۆ بێت و هەروەها فەرمانی مانەوە لە ماڵەوە دەربکرێت بۆ دابەزینی ئەم بەرزبوونەوەیە لەم قۆناغەدا. بەڵام هەندێک کەس دڵخۆش نیەن بە گەڕانەوەی داخستنەکان. دانیشتوانی ئیسپانیا لەسەر دوایین قەدەخەکانی هاتوچۆ کە لە کاتژمێر 11 شەو بۆ 5 بەیانی دەست پێ دەکات ڕای جیاوازیان هەیە. ئەوانە پێویست بوون کاتی ئەوە بوو شتێکی تونتر بگرنە بەر. ڕەنگە قەدەغەکردنی هاتوچۆ پێوانەیەک بێت کە لای زۆرێک زۆر ڕادیکاڵە، بەڵام لە کۆتاییدا پێم وایە قەیرانی ئابووری قوڵتر دەکات و دەبێتە هۆی ئەوەی خەڵکاری نائاسایی زیاتر ئەنجام بدەن لە بری ئەوەی زیاتر بەرپرسیار بن. ئیسپانیا یەکێک لە وڵاتانەی ئەوروپایە کە لە خراپترین دۆخدایە و زیاتر لە 1 ملیۆن حاڵەتی توشبوونی هەیە و لە بەرزبوونەوەشدایە. ڕاستیەکەی ئەوەیە کە پەرسەندن و توشبوونەکە زۆر خێرایە، زۆر بەڕوونی لە بەرزبوونەوەدایە. ئەگەری زۆرە گەرکارەکان بە دروستی جێبەجێ نەکرێن، گواستنەوەکە بەلایانی کەمەوە تا هەفتەکانی داهات و بەردەوام دەبێت و بەرز دەبێتەوە. هاوکات لە ئیتالیاش پۆلیس گازی فرمێسک ڕێژی بەکارهێناوە بۆ بڵاوکردنەوەی خۆپیشاندەران کە تووڕەن لە کۆت و بەندە نوێیەکان کە داوا دەکات کافە و ڕێستۆران و شوێنە گشتیەکان لە کاتژمێر 6 ئێوارەوە دابخرێن. ئیتالیا لە سەرەتای دەستپێکردنی پەتاکەوە تاوەکو ئیستا زیاتر لە 9 ملیۆن کەیسی کۆڤید-19 تۆمار کردووە.